ڕۆژال ڕۆژڵاتە ناوەڕاست تایبەتی جوان گرژی و ئەلوزین هەین بەرەفکی و ئەگەر هاتووێدی سیناریۆ کە هۆ سەتڕێک کردەوە چاوە دێ بەرگری نافچێ بێکرێن بەرامبەری داعشێ بەڕێز نزار حەیدەر ڕێبەبەرێز سەنتەری ڕێگەاندنا عێراق واشنگتۆنی پاوەکە ڕاستە خودت گەلمەدا بەڕێز نزار گەلک سپاس کوین گەلمەدانە تێگوتن ڕەوشە ئەڵوز یا ڕۆژەڵاتە ناوەڕاست دەرفەتەکە باش بووی ڕێکخستنە داعشی درستیە کو ڕێک بخن مەترسین وسە حتا چڕا دە ڕاستن دەمێ نزیکدا ئەم ببینین دیسا شەڕێکل بەرامبەری داعشی هەبە. نعم شكرا جزيلا اولا بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت. بەڵێنیاییەوە داعش و ئەو گروپانەی بەو شێوازەن گروپی تیرۆریستین لە ڕووی هزریەوە و لە ڕووی باوەڕیەوە کۆتاییان پێ نەهاتووە. کۆتایی هاتنی ئەمانە کۆتایی هاتنی ئۆپەراسیۆنی سەربازی و جموزۆڵی سەربازیە چونکە ئەمانە دەستیان بەسەر کۆمەڵەیەک ناوچەی عێراق و ڕووبەری خاکی عێراقدا گرتبوو بە تایبەتیش لە سووریا بە هەمان شێوە. بەڵام وەکو هێزر وەکو بیرکردنەوە و وەکو هێزرێکی ناساغڵەم ئەمانە هەن و بەردەوامیشن و ناوناوێک دەست بە جموزۆڵەکانیان دەکەنەوە و بە شێوازێکە ئەمە پێی دەوترێت بیردۆزی جموزۆڵی پچڕ کە ژمارەیە گروپی تیرۆریستی وەکو گروپەکانی داعش کردەوەی تیرۆریستی لێرە و لەوێ ئەنجام دەدەن چ لە نێو عێراق بێت چ لە نێو خاکی سووریادا بێت. بۆیە من پێم وایە داعش دەکرێت کە سوود ببینێت و هەوڵ بدات کە هەر ترزێکی ئەمنی لە عێراقدا هەبێت یاخود لە سووریادا هەبێت بیقۆزێتەوە بۆ ئەوەی بتوانێت دووبارە ڕیزەکانی خۆی ڕێک بخاتەوە و دەست بە جموزۆڵەکانی بکاتەوە بە شێوەیەکی فراوانتر وەک لەوەی ئێستا هەیە. ئێمە ڕۆژانە تێبینی ئەوە دەکەین کە هێزە ئەمنیەکانی عێراق یان داعش ژمارەیەک تیرۆریست دەستگیر دەکەن یا خۆ دەیان کوژن. ئەمە هێما و ئاماژەیەکە بۆ ئەوەی کە داعش هێشتا لە شێوەی شانەی لە شانە هەددا هەن و ڕەنگە هەوڵەکانیان ببنە هۆکاری تێکچوونی سەقامگیری و عێراق. بەڕێز نزار ئەگەر لەوێنە گەورەکەی سەیری شەڕی غەزە بکەین عێراق بەهۆی گروپە چەکداریەکانیەوە لەکوێی دەرەنجامەکانی شەڕی غەزە و نەئارامیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە؟ بەدڵنیاییەوە ئەم شەڕەی غەزە ڕاستیەکەی کە ئێستاش بەردەوامەوە دەگین بە نزیکەی دەمانگ لە شەڕی بەردەوام زۆر بەداخەوە هەموو ئەوەی کە جیهان بەگشتی و کردویەتی و بەشێکی ئەوەش کە پێی دەگوترێت بەرەی مقاومە یاخود ئەو سیفەتەی بەخۆی بەخشیوە نەیتوانی وە شتێک بکات بۆ ئەوەی کە ڕێگری لە ڕشتنی خوێنی فەڵەستینیەکان خوێنی غەزەیەکان بکات. تاکو ئێستاش خوێنی غەزەیەکان دەڕژێت و تاکو ئێستاش وێرانکردنێکی بەرنامە بۆ داڕێژراو لە غەزە بەردەوامە. ئێمە ڕۆژانە لە بەشە جیاوازەکانی غەزە ئەم شتە دەبینین تاکو ئێستاش کوشتنی سەرکردەکانی فەڵەستینیەکان و لوبنانیەکان و ئێرانیەکان عێراقیەکان هەمویان بەردەوامە وانەی کە لەبەرەی مقاومەن. ئەمە واتای چییە؟ واتای ئەوەیە کە هەرچیەک کە بەرەی مقاومە کردوویەتی و هەرچیەک کە جیهان کردوویەتی بە ئەنجومەنی ئاسایش و ئەوەی لەو ماوەیە ئێمە بینیومانە هەموو شتێک هیچ کامیان کاریگەریەکی ئارێنی نەبووە هەر هیچ نەبێت لەوەی بتوانن شەڕەکە بوەستێنن. بۆیە دیدگای من وایە وای دەبینم کە تێوەگلاندنی عێراق لەم ململانەیە یاخود تێوەگلاندنی عێراق لەم قەیران و شەڕە بەبێ ویست و ئیرادەی حکوومەتی عێراقی بەبێ ئەوەی بڕیارەکە لەلایەن دەوڵەت و دامەزراوەکانی حکوومەتی عێراقەوە دەربچن شتێکی زۆر مەترسیدارە مەترسیە بۆ سەر بەرژەوەندەکانی عێراق و ئاسایشی نەتەوەیی عێراق بەتایبەتیش کە ئێمە دەزانین عێراق تاکو ئێستاش بەدەستدایان کێشەوە دەناڵێنێت لەسەر ئاستی ئەمنی سیاسی و ئابووری و سەربازی و جگە لەمانەش تەنانەت لەسەر ئاستی سەروەری عێراق
بگرە لەسەر ئاستی سەروەری پاراستنی دارایی و سامانی خۆی سامانی دەوڵەت بۆیان پێم وایە پێویستە دامەزراوەکانی دەوڵەتی عێراق دامەزراوە فەرمیەکان دامەزراوەکانی حکوومەت ئەنجومەنی نوێنێران بارودۆخەکە بگرنە دەستەوە و ڕێگە نەدەن عێراق بۆ ئەم گروپانە جێبهێڵن. بەڕێز نزار نکە ئەم بەحسا شەڕی دژی داعشی تێکەلی شەڕێ الغەزەی بکەین و تایبەتیشی گروپێن چەکداری ئێدی چەند کاریگەری دروستکردنە و هەر وێستی وڵاتان تایبەتیژی یەن ئەوڕۆپی یەن ڕۆژئاڤال بەرامبەر ڕۆژهاتە نەڤەڕاست و حتا تایبەتیژی عێراقی بگوهۆڕە ئەگەر شەڕێکی دژی داعشی چێ بە هەمان هەڵوێستی ئەوڕۆپا و ڕۆژئاڤادێ هەبە شەڕی دژی داعشی یەکەم یانژی دیدی عێراقی بتەنێ بێلن چونکی پرۆسیژی هەفپەیمان و ئەمریکا بئارمانجکرینە حتا و کەژی جالیە گروپێن چەکدارە. يعني أولا سيد الكريم بەر لە هەموو شتێک من دەمەوێت ئاماژە بە خاڵێک بکەم. هاوپەیمانی نێودەوڵەتی تاکو ئێستاش لە کارەکانی بەردەوامە و تاکو ئێستا شارمەتی عێراق دەدات و ئۆپەراسیۆنە سەربازەکانیشی بەردەوامن ئۆپەراسیۆنی چەکداری لە دژی تیرۆرستان سە لە نێو عێراقدا بێت و لە سووریادا بێت هاوپەیمانی لەو ناوچانە کاریان بەردەوامە. بابەتی دووەم ئەوەی ئێمە سوپاس بۆ خوددا ئێستا عێراق شتەکان زۆر جیاوازن لەسەر ئاستی ئەمنی لەسەر ئاستی سەربازی و لەسەر ئاستی شەڕکردن لەگەڵ گروپە تیرۆریستیەکان توانە سەربازیەکان ئێستا توانای مەبەستم هێز ئەمنیەکانە توانێت ئەویان هەیە تا ڕادەیەکی زۆر عێراق لە تیرۆرستان بپارێزن لە داعش و هاوشێوەکانی داعشش بەڵام لە هەمان کاتدا ئەو چالاکیە و یاخود چالاک بوونەوەی داعش بۆ ئەو شێوازەی پێشتر هەیە بوو یاخود دەستکردنەوە بە جم و زۆڵی فراوانتر ئەمە عێراق و سووریا و ناوچەکە هەمووی دەخاتە بەردەم مەترسی زۆر گەورەوە بە تایبەتیش کە بە گوێرەی ئەو زانیاریانەی لای ئێمە هەیە هەندێک ڕۆڵی سیاسی هەرێمی و نێودەوڵەتی هەن لە هەوڵی ئەوەدان کە داعش دووبارە بەکار بێنەوە لەم قەیرانانەدا و لە پێناو نیازەکانی خۆیان بەکاری بێنن بۆ ئەوی بە ئامانجەکانی خۆیان بگەن لە بەرژەوەندی خۆیان هاوچەشەی شەڕی غەزە بەو شێوازە بەکاری بێنن بۆیە پێویستان وڵایەک زۆر وریابن و هۆشیار بن لە بەرزترین ئاستی وریاییدا بن بۆ ئەوەی کە ڕێگە نەدەن داعش هیچ هەڵێک بقۆزێتەوە بۆ ئەوەی جارێکی دیکە چالاک ببنەوە دەست بە جم و زۆڵ بکەنەوە لە نێو عێراق بە دیاریکراوی بە هەمان شێوەش لە نێو خاکی سووریا چونکە داعش و ئەم لایەنانە هەمویان یەک ئامانجیان هەیە هەر زیانێک کە لە دژی عێراق و لە دژی سووریا بینێنەوە هەمان شتە لە بەرژەوەندی ناوچەکەدا نییە عێراق پێویستە ئاگاداری هەر لایەنێک بێت کە بێوێ داعش لەم قەیرانەدا بەکار بێن چێ ئەو لایەنە نێوخۆیی بێت یاخود هەرێمی و نێودەوڵەتی. بەڕێز نزار لە دوای کوژرانی ئیسماعیل هەنیە لە تاران ئێران هەڕەشە لە ئیسرائیل ئەکات گروپە چەکدارەکان هەڕەشە لە ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتیەکەن ئیسرائیل بەردەوامە لە هێرشکردنە سەر غەزە و دەڵێت هەر کەسێکیش لە هەر شوێنە هێرشمان کاتە سەر ئێمە وەڵامیە دەینەوە بە شێوەیەک چاوەڕوان نەکراوە بێت هێرشەکانمان بۆ سەریان ئەمە ئەم هەڕەشەکردنە ئەم دۆخی ڕۆژهەڵاتی ئێستا هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تا چەند چاوەڕی گەورەتربوونی جەنگەکەی لێکرێت بەرەو لوبنان و دواتر چکە ئەوەی باسیەکەن ئەڵێن ئەگەر بەم دۆخی ئێستا بەردەوام بێت ئەو لایەنانە گوێ لە کۆمەڵگەی نێودەوڵەتی نەگرن شەڕەکە دێ بەرەو لوبنان و بەرەو عێراقیش. لا سيد الكريم پێم وایە بەم شێوازە نییە بەڵکو ئەو شەڕی ئێستا لە غەزە هەیە پێویستی بە هیچ شێوەیەک پێویستی بەوە نییە کە فراوانتر بێتەوە تا شەڕێکی لەوە گشتگیرتر نییە وەکو لەوەی لە غەزە دەگوزارێت لە نێوان ئیسرائیل و سووریا یاخود لە نێوان ئیسرائیل و لۆبنان و یاخود ئیسرائیل و تەنانەت تارانیش بە هەمان شێوە ئەمە بابەتێکە کۆدەنگی لەسرە و هەموو لایەک لێی دەترسن بۆیە هەمویان بەیەکەوە کار دەکەن و ئامانجەکەیان ئەوەیە کە ئەم جەنگە فراوان و گشتگیرەی ئێستا
لەم خاڵانەی کە هەیە زیاتر نەگوازرێتەوە و تەشەنە نەکات وەکو لەوەی زیاتر هەیە. بابەتی دووەمیش ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران بەڕاستی مافی خۆیەتی وەڵامی ئەو ئۆپەراسیۆنە بداتەوە ئەگەر چی تاکو ئێستاش بەڵگەیەکی مادی پێشکەش نەکردووە، پێشکەشی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایشی نەکردووە، یاخود پێشکەشی وڵاتانی دیکە ئەنجومەنی ئاسایشی نەکردو ئەوە بسەلمێرێت کە ئیسرائیل لە پێشت کوشتنی ئیسماعیل هەنیە بووە لە نێو خاکی ئێراندا و ئەمە بڵێت پێشێلکردنی سەروەری عێراق بەڵگەیەکی بۆ ئەم بابەتە پێشکەش نەکردو. بۆیە تاکو ئێستاش ئێران دوو دڵە لەوەی وەڵامداتەوە یاخود ناوە، تاکو ئێستاش بە دەنگێکی بەرز بیر دەکاتەوە، بیر لەوە دەکاتەوە کە بارودۆخەکە بەکوێ دەگات ئەگەر بێت و وەڵام داتەوە و ئەگەر ململانێکان فراوانتر ببن بۆ ئەوەی 2000 بەرژەوەندەکانی خۆی بپارێزێت و ئاسایشینەتەوەی خۆی پارێزێت. کۆماری ئیسلامی ئێران خاوەن ئەزمونە و لەم جۆرە قەیرانانەداوە دەزانێت چۆن مامەڵە بکات. ئێران بەو ڕادێش نەزان نییە وەکو گروپە چەکدارەکانی عێراق بۆ ئەوەی کە پاساو بداتە دەست ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ ئەوەی دووبارە هێرش بکەنەوە سەر ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود هێرشی وێرانکەر بکەنە سەر ئێران. من پێم وایە تاران هەرچەندە مافی وەڵامدانەوەی هەیە بۆ بە هەموو شێوەیەک دەتوانێت وەڵام بداتەوە، بەڵام لە هەمان کاتدا دانایە و وریایە و دیراسەی بابەتەکە دەکات و دەیەوێت وەڵامەکە کەمترین زیانی بۆ ئەو هەبێت. بەڕێز نەزار حەیدەر بەڕێوەبەری سەنتەری ڕاگەیاندنی عێراقی لە واشنگتۆن. سوپاس.